ئەم پیاوە ئەزموونی کارکردنی 4 ساڵی لە پەرلەمانی عێراقدا هەیە و بەهۆی لێهاتووی لە ژمێریاری و دارایی و بڕگەکانی بودجەی عێراقیدا بە پیاوی ژمارەکانیش ناسراوە. ئەحمەدی حاجی ڕەشید لە وەڵامی پرسیاری گەڕانەوەی کورد بۆ بەغداد چی لە دۆخی هەرێمی کوردستان دەگۆڕێت دەڵێت ئەو یاسا و بڕیارانەی لە پەرلەمانی فیدراڵیەوە دەردەچن کاریگەری لەسەر دۆخی هەرێمی کوردستان دەبێت. کورد دەتوانێت لە ڕێگەی نوێنەرە ڕاستەقینەکانیەوە کار بۆ چەسپاندنی دەستور و بەدەستێنانی مافەت دارایی و دەستوریەکانی بکات. ئەم لە پەرلەمانە ئەقلیمیەکانە یاسای اتحادی دەرناچێتەوە بۆ ناوچەیەکە بۆیە گرنگی پەرلەمانی اتحادی گرنگیەکەی لەوایە کە یاسای اتحادی خاڵی دووەمیان بریتە لە جێبەجێکردنی دەستور. لە پەرلەمانە ئەقلیمیەکانە دەستور جێبەجێ ناکرێت، شەڕی دەستور لە پەرلەمانی اتحادی ئاکرێت. بۆیە گرنگی پەرلەمانی اتحادی لە گرنگی هەموو پەرلەمانە ئەقلیمیەکان گرنگترە بە حکمی ئەو قانون و ئەو یاسایانەی لەوێ دەردەچن ڕەهەندی اتحادیان هەیە طبقاً لەسەر مەسایلی دەستور دەرەچن. شەڕی کورد لە ئێستادا شەڕێکی دەستوریە، بۆیە گرنگە گرنگیەکی ئەو تۆ بدرێ بە پەرلەمان و نوێنەری شیا و نوێنەرێک کە بتوانێ شەڕی مافەکانی خەڵکی کوردستان بکە لە ڕووە دەستوریەکەیەوە، نەک لە ڕووە بەرژەوەندی خوازەکەیەوەکەوە هێزە سیاسیەکان جاران بۆ بەرژەوەندی تەسکی حیزبی یا بۆ بەرژەوەندی بڵنەماڵەوی یا گروپێکی ناو حیزبێکی سیاسی ڕۆیشتون. هەموو لایەنەکان شەڕی گەڕانەوە بۆ بەغداد دەکەن و کێبڕکێیان لەسەر بەدەستهێنانی دەنگی هاوڵاتیانە، بەڵام بۆ ئەو لایەنانەی کە تاقی کراونەتەوە و شکستیان ڕوبەڕووی خەڵکی کوردستان کردوێتەوە زۆر سەختە کە جارێکی دیکە متمانەی دەنگەران بەدەست بهێننەوە. چاودێرێکی سیاسیش پێی وایە دەبێت هاوڵاتیان با دەنگەکانیان گۆڕانکاری لە پێکاتەی نوێنەرانی کورد بکەن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا. ئەکرا هەرێمی کوردستان بەو شێوەیە مجبور و پێویستی بە بەغانە بێت، بەڵام لە ئێستادا من پێم وابێت لە دوای 16 ئۆکتۆبرەوە هەڵکێشەکە گۆڕاوەوە پێویستی بەوەیە کە کورد چاوی لەسەر بەغداد بێ بۆ بژێوی تەنانەت بۆ پاراستنی خۆی، چونکە ئێمە دەرکەوت ناتوانین خۆمان بپارێزین، دەرکەوت دیبلۆماسیەتی ئێمە لە ئاستێکی لاوازدایە، دەرکەوت ئێمە ناتوانین سیاسەتی ئابووری سەربەخۆی خۆمان بەباشی بەڕێوەبەرین و ئومێدی خەڵک بەم لایەنە سیاسیانی کە دەسەڵاتیان بەدەستەوە ئومێدێکی زۆر لاوازە و تەنانەت ئەتوانم بڵێم هەندێک خەڵک و ئایلی هاتووە تەمەنا بکات کە عێراق بە هەموو قۆتی خۆی بگەڕێتەوەی نەجاتیان بێ. بۆیە گەڕانەوەی کورد بە بەغا ئەبێ لەسەر حسابی مانەوەی ئەم دۆخە نەبێت، ئەبێ لەسەر چاکردنی ئەم دۆخە بێت و ئەمەش پێویستی بەوەیە کە ئەم گۆڕانکارێ لە هەرێمی کوردستان دروست بێت و ئەو فۆرمەی کە ئێستا دەسەڵاتی بەدەستەوەیە دەسەڵات لەسەری ڕێککەوتووە ئەو فۆرمە گۆڕانکاری کرێت بۆی کە کورد لە بەغا بە یەکگرتووی یەکگوتاری بەشدار بێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان پێی وایە بەهۆی شپرزەیی وەڵەشەیی سەرکردایەتی حیزبە دەسەڵاتدارەکان لە ڕیفراندۆم و لە دوای لەدەستدانی نیوەی خاکی کوردستان دۆخی هەرێم زیاتر ئاڵۆسر دەبێت. هەروەها گەڕانەوەی ئەم جارەی کوردیش بۆ سەربەخۆیی و هەڕەشەکردن لە بەغدا نابێت، بەڵکو بۆ بەدەستێنانی بژێوی ژیانی هاوڵاتیان و پاراستنی پاشماوەی دەستکەوتەکانی کووردە لە ڕێگەی جێبەجێکردنی دەستورەوە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.